لە شاری چەمچەماڵ لە مەراسیمێکدا پەردە لەسەر گەورەترین دیواربەندی هونەری بە ناوی دیرۆکی کورد بوون لادرا. ئەم دیواربەندە لەلایەن کۆمەڵی هونەرە جوانەکانی چەمچەماڵ و بە هاوکاری شارەوانی چەمچەماڵ دروستکراوە. ئاسان جەلال لەو بارەیەوە ئەزلایفێکی بۆ ئامادەکردوین بابینەری بین. قەزای چەمچەماڵ بە دیاریکراوی پەردە لەسەر دیواربەندی دیرۆکی کورد بوون لا دەبرێ وا دیارە ئەم دیواربەندیە لەلایەن چەند شێوەکارێکەوە دروست کراوە تێیدا هەرێک لە قەڵاکانی چەمچەماڵ و قەڵای شێربەنە قەڵای هەولێر و قەڵای دمدمی تێدا نەخشێنراوە. ئەم کارە هونەریە سەرجەم هونەردۆستان و هونەرمەندانی لێرە کۆ کردوێتەوە. ئەگەر کامێرەمانەکەم هاوکارم بێ بۆی وێنەکان بگوازێتەوە و ئەمڕۆ ئەم گرتبوونەوەی هونەرمەندان و لە دەوری ئەم کارە هونەریە وا دیارە ئەم بەرەمە هونەریە بریتە لە بەرەمێکی هونەری دیواربەندی کە بە شێوەیەکی ڕیلیف واتە بە شێکی پانۆرامایی دروست کراوە و تعبیر دەکات لە تێکشکێنرانی بەرجەستەکراوی و ناوەڕۆکی دیواربەندەکە لەسەر مێژووی کوردستان بەگشتی و چەرم و بە تایبەتی گوزارەکەواتە گزارش دەکات لە گوندی چەرم و هەروەها هەرێک لە قەڵاکانی کە پێشتر ئاماژەم پێکرد هەرێک لە قەڵاکانی کەرکک چەمچەماڵ هەولێر و ئامەد و هەروەها قەڵای دمدمیشی تێدا نەخشێنراوە. ئاڵای ئێستای کوردستان و ئاڵای دەوڵەتی مادبامان شێوە لە بەشێکی تر لە دیواربەندێکە بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا دەرەکەوێت و هەروەها ئەم دیواربەندیە لەلایەن دوو شێوەکارێک لەگەڵ پەیکەرسازێکەوە دروست کراوە کە هەرێک لە بەڕێزان مامۆستا فاتح باباکەوەکو شێوەکار کاری لەسەر ئەم کارە هونەریە کردووە و هەروەها سامی سعدوڵڵا بامان شێوە کارکاری لەسەر ئەم کارە کردووە و ئەم کارە بۆ ماوەی 2 مانگ ئیشی لەسەرکراوە تا بە شێوەیەکی تەواو کراوە. من ئەمەوێ قسە بکەم لەگەڵ مامۆستا فاتح بۆی باسی ئەوەمان بۆ بکاکە چۆن بیرۆکەی دروستکردنیم دیواربەندیە لەکوێوە بووە و چۆن دەستیان پێکردووە و لەکوێ دەست پێکراوە. ئێستا ئەمەوێ نزیک بۆمەوە لە مامۆستا فاتح وا دیارە مامۆستا فاتح بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بۆ میدیاکانی تر قسە دەکات بۆ وەرگرتنی زانیاری زیاتر. ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەچمە لای کاک سامی سڵاوت لێبێ ئەگەر کامێرەمانەکەم هاوکار بێت کاک سامی سڵاوت لێبێ. ناویشت ئەم کاتان باش زۆر سپاس مەمنون. بەڵێ ئێمە دوایەوەی کە لە ماوەی ڕابردووە دووێنەمان لەژێر پردی یەکتر بڕینی مامەڕیشە دروست کرد لەسەر داوای جەنابی کاگارام سەرۆکی شارەوانی چەمچەماڵ پێشنیاریەوەی کرد کە ئێمە دووێنە بکێشین لە تەنیش پەیکەری شەید ناسیح. دواتر کە دانیشتین ئێمە بیرمانەوە کردووە کە هەروێنە نەبێ دیواربەندیەک بێ بۆ مێژوو بمێنێتەوە. ئیترس بە خۆشحاڵیەوە لەگەڵ مامۆستا سامی مامۆستا فاتح پەیکەرساز و شێوەکارە بیرۆکەی ئەومان داڕش کە شتێکی مێژووی بێ باس لە چوارپارچەی کوردستان بکە باس لە هەموو ئازایەتی کورد بکە باس لە چەرموو بکە باس لە بەرخودان بکە باس لە زانست بکە هەمووی لە دووتێی کارێکی پانۆرەمایی یا دروستمان کرد. لە یەکی دووەوە بزەبت لە یەکی دووە دەستمان بە کارێکی عەمەلی کردووە هەتاوەکو دوێنێ کە هەفتەی مانگ بوو توانیمان بەرهەمەکە بە ئەنجام بگەێنین و بە خۆشحاڵیەوە جێی سەرنجی ئامادەبووان بوو بە پیرۆزی چەمچەماڵ بێ بەڵێنیەوە دەین کە ئێمە بەردەوام کاری گەورە و گەورەتریش بکەین. زۆر سپاس دەست خۆش و لەش ساغ و تەندروست بن لەشتان ساغ بێ بەڵێ خۆشەویستان بۆی زانیاری زیاتر وەرگین و زیاتر قسە بکەین لەسەر ئەم کارە هونەریە ئەمەوێ لەگەڵ شێوەکار مامۆستا فاتح بە شێوەیەکی ڕاستەوخۆ قسە لەگەڵا بکەین بۆی زانیاری زیاتر مەبداتێ لەسەر ئەو کارە هونەریە کە لە چەمچەماڵ بەڵێ دیارە ئەم کارە هونەریە تقریبەن ئەتوانم بڵێم 16 ڤیگەرە لە تێکەڵە لە بینی قوتابخانەی واقعی و لەگەڵ تعبیریە ڤیگەرەکان گزارش لە مێژووی کورد و کوردستانەکە هەر چوار پارچەی کوردستان
لە ڕووی مێژویەوە هەتاکە ڕۆژی ئەمڕۆمان دیارە خوێندن ئێمە بەڤیگەرەیەک مەسەن گزارشمان لە خوێندن و پەروەردە و فێرکردن کردووەکەوە بەشێکی زۆر گرنگە لەگەڵ ئاڵای کوردستانە لە سەردەمی مادەکانەوە لەگەڵ ئاڵای ئەمڕۆی کوردستانی خۆماندایە لەگەڵ سەربازێکی دەوڵەتی میدیەکانی کۆن لەگەڵ منداڵێکە لەگەڵ جوتیار و پاڵا و ڕەنجەر و دوورینە و بە هەمان شێوە قەڵاکانی چەمچەماڵ قەڵای هەولێر قەڵای ئامەد قەڵای سپی حەسار قەڵای چەمچەماڵ لەگەڵ قەڵای دمدمە ئەمانە لە باگراوندی کارەکانایە لە بەرەوەی کارێکی مێژوویە بۆ وڵاتەکە بە هەمان شێوە گوندی چەرموو لە کارەکانە بەرجەچەکراوە لە بەرەوەی کوردی بن لە ڕووی مێژوویە لە ڕووی جوگرافیەوە لە بەرەوەی لە سنووری چەمچەماڵایە لە ڕووی مێژووە کاریگەری زۆر خۆی هەیە لە مێژووی نەتەوایەتیە بۆ ئەوەی کەوا مەسەن لە ڕووی هونەریەوە لە ڕووی گۆزەگێریەوە لە ڕووی یەکەم چاندنی گەنم لەسەر دەستی ئەوان بووە لە هەموو دنیاە بە هەمان شێوە گوندێکی کۆنی شاری چەمچەماڵ کە لە سەردەمی شارستانیەتی چەرمووە بە هەمان شێوە لە کارەکانە بەرجەسەمان کردووە بە هیواین ئەم کارەکەەوە ببێتە کارێکی جوان بۆ شاری کۆمەک و دیارەیەک بۆ گیانی پاکی شەهیدان و بۆ سەردەم شاری چەمچەماڵ هیوادارین ئەم کاری یەکەم و کاری کۆتایی نەبێ دەستخۆشی لێوەش دەکەم زۆر سوپاس. خۆش بە زۆر سوپاس بەڵێ ئەو زانیاریانی کە لە بەڕێز مامۆستا فاتێ بابا وەرمانگرت تەواوی و زانیاریانە بوون لەسەر ئەو دیواربەندی کە بە ناوی دیرۆکی کوردان و لە شاری چەمچەماڵ پەردەی لەسەر لابرا کە باز دەکات لە مێژووی گەلی کورد و ئاڵای کوردستان و هەروەها سەرجەم و قەڵایانی کە هەبووکو قەڵای چەمچەماڵ و هەولێر و دمدم و قەڵای شێروانە بۆ تەواوی و زانیاریانە بوون لەسەر ئەو دیواربەندی کە لە چەمچەماڵ ئەمڕۆ پەردەی لەسەر لابرا بەڵام نەگەڕم بۆ سۆری بەلایەوە.